سڵاو خۆشەویستان، ئەم کاتتان باش. بە کۆرسێکی تایبەت دەست پێکەین بە ناوی پالیگلۆت. پالیگلۆت بۆ کەسانە ئەوترێت کە کۆمەڵێک زمان ئەزانن. یەکێک لە هەرە باشترین پۆلیگلۆتەکانی دنیا خاتوونێک بوو بە ناوی کاتەلۆم کە وێنەکەی لە بەرچاوتانە. ئەم خاتوونە خەڵکی هەنگاریایە و بە هەوڵ و ماندووبوونی خۆی توانی 16 زمان فێر ببێ و بەهۆی ئەم زمان زانینەوە بوو بە یەکێک لە باشترین وەرگێڕەکانی دنیا کە ئەیتوانی لە یەک کاتە وەرگێڕان بکە بۆ زۆرێک لەم زمانانە، بۆ نزیکی دانە 9 دانە لەم زمانانە و توانیوێتی لە ڕێی هەر 16 زمانەکەەوە داهاتێکی مادی هەبێت لە ژیانی خۆیان. و هەروەها ئەم خاتوونە لە ئەسڵا اختصاصی فیزیا و کیمیا بووە، بەڵام حەزی بۆ زمان وای کرد کە ببێ بەم کەسە و بەهۆیەوە 40 وڵات بگەڕێ و بتوانێ لەو بارەوە کتێب بنووسێ. جا بیر و بۆچوونەوەکانی ئەو سەبارەت بە فێربوونی زمان زۆر گرنگن، چونکە کەسێکە زمانێک فێری زمان بووە، نە قاموسی باش هەبووە، نە مەنهەجی باش هەبووە، نە بۆی ڕەخساوە بچێ بۆ سنتەرێ لە زانکۆ ئەم لا ئەولایەک لەوێ فێری زمان ببێ. و هەروەها وەکو ئێستاژ نەبووە کە ئینتەرنێت هەبێت و یوتیوب و گوگل ترانسلیت و ئەم هەموو ئاسانکاریانە هەبێت. لە ژیانی ئەوە هیچ یەکێک لەوانە نەبووە لە ساڵانی چلەکانە بە تایبەتی توانیوێتی بە کتێب بە زەحمەتێکی زۆر فێری زمان ببێ. بەڵام 16 زمان هێندە زۆرە کە ئێمە هەمومان حەزەکەین بزانین ئەم خاتوونە چی کردووە و ئامۆژگاری ئەو چییە. لەبەرەوە بە درێژای ئەم کۆرسە لەگەڵم بەردەوام بن. من ئەم کۆرسم بە شێوازێدانەوە کە وەک ئەوترێ ئێمە ئەمانەیە فێری ئینگلیزی بین، هاوکات ئەمانەوێ ئێوە فێرکەین کە چۆن فێری ئینگلیزی ببن. بۆ ئەو مەبەستە من هاتووم پرۆگرامەکەم بە زمانی ئینگلیزی داناوە و هەوڵێم بۆ تۆی ڕوون بکەمەوە ئەو کاتۆ هەم ئەو بابەتە فێرەبی کە چۆن فێری زمان بی و هەم ئەو هەموو وشە گرنگە فێرەبی کە لەم پرۆگرامە هەیە کە لە هەموو تێکستێکی بچووکە، لە هەموو پەرەگرافێکە من هەوڵماوە کۆمەڵە وشەی گرنگ دەربهێنم و تۆ وشەکانە لە بەرچاوە، تێکستەکەت لە بەرچاوە، من بۆتە خوێنمەوە بۆ شەرحەکەم، تۆ هەوڵ بە فکرەکە وەرگری، بەڵام دڵنیابە لە کۆتاییە ئەزانی کە ئینگلیزیەکەشت زۆر فەرقی کردو و شتانێکی زۆر فێر بوویت. بۆیە ئەتوانی جاری یەکەم تەنها بیرۆکەکە وەرگری و چەند جارێکی کە دووبارێکی تۆ بووی بە تەواوەتی وشەکان و ڕستەکانیش فێر ببیت. لەگەڵم بەردەوام بن، لە خزمەتتانە. ئەم خاتوونە ناوی کاتەلۆم